بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ. خۆشەویستان، من محەممەد ڕەحیمم، خۆشحاڵم جارێکی دیکە گەشتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پۆدکاستی زارونەتەوە. ئازیزان، هاوکاری من لەم پۆدکاستە نووسەر و ڕووناکبیر مامۆستا محەممەد مەسعود محەممەدە. مامۆستا بەخێر بێیتەوە. سپاس. لە هەڵقەی پێشوو باسی ئەوەمان کرد، باسی نووسینەوەی مێژوو و ڕۆڵی مێژوو لە بنیادنانی کۆمەڵگە باسی ئەوەمان کرد. لەم گەلانەی ناوچەکە، ینی ئەو گەلانی کە هەن لە ناوچەکە ئێمە لە ڕۆژەڵاتی نێوەڕاستی نینی بۆ نمونە فارس هەیە لە دەورمان، تورک هەیە، عەرەب هەیە و نەتەوەکانی دیکەوانی دیکەش. ئێمە توانیومانە بۆ نمونە لانی کەم ئەو شتانی کە پێویستە یان گرنگە سوودی لی هەیە لەوانی دیکەوەری گرین وەکو ئەزمون. ناخر با شتێکت عرضکەم، ئەوە شەر قسەکە دووبارەیە. ئێمە نییە با بڵێن لە ئێران کابرای کوردی ئێرە تەمەشای تاران دەکە، ئەو گوتی سپی نەڕەش هەستی پێچەوانە بوون على الإطلاق. ئەنقەرە سەر بە ئەمریکا بوو، ناتۆ، نازانم چی دیمۆکراسی و ئافرەت بۆی هەیە بگەڕێ چ دەکارەکە، ئەو بەعکسی بی. ئیسلامە چیتون ڕەو لە ماڵە و کەزار بەش دەکاتەوە باسی مارکسم بۆ دەکات. چینی کرێکار دەچێت بە تو. ئەم هەستی پێچەوانە بوونە یارمەتیم دەدەی. خۆ بەخت کوردی عێراق چۆمکە حاکمەکەی لە خۆی خێڵە چیترە. ئێمە عینەش تەمەشای بەغدامان کرد، خێڵە چییە؟ نەخێر ئێمە شارستانین، ئێمە بەرەو لیبرالیزم دەڕۆین. لە ڕقێڕقانە ها پیاوەتی خۆمان نەبوو لە ناسبەینێ بەغدا ببێتە شارێکی لیبرالی و پڕ لە دیسکۆ و میسکۆ. والله وبالله ئەو هەولێرە دەبینی، ئەو کوردستان دەبینی دەبێتە ئیسلامیەکی ئەوەندە توندڕە و هەر پاتۆڵەش لە پێکردەوە هەتوسەر بە بەغدای. ئەوە من ئەوە ئەو هەستی پێچەوانە بوونە هەندێک جار هۆکار نییە بۆ خۆپارێزی، ینی بۆ توانەوە. بەڵێ لە توانەوە دەتپارێزێ، بەڵام هەر ئەوەیە ئەتوو بات لێدێ ئەتوو نەدەژینە نەدەمری، ئێتر نازانم تاکەی یانی نییە. بەڵێ ئە خۆمان پاراست کوردین، هەر کوردین، هەتای کوردین، بەڵام هەر لەو جغزەداین کوردین هەولێر، کوردین خۆش ناو، کوردین بادی نین، دۆستچین، کورد پەیدا نابێ. هەروش بین مناسەبە سا لەو ماوەدا شتێکم بەبیراتەوە زانە دەڵێ قسە دێنێ. یەک دوو ئاشووری پەیدا بوون دەیانگوت بۆچی ئەو ناوە بەکاردێنین کورد و کوردستان. ئەوە ناوێکە مەسەڵەن وجودی تورکمان لەغوو دەکە، وجودی ئاشوورەکان لەغوو دەکە. بریا لەوێ بام پێم گوتما کاکە بالمناسەبە یەک شت بزانە، کورد بە عمری خۆی بە کوردستانی نەگوتۆ کوردستان، وشەی کوردستان و کوردیش بێگانە بە ئێمەیان گوتووە. باوەڕ دەکەی؟ ئەی چی وتووە؟ کابرا بەخۆی گوتە خۆشناو شار و گوند. بەڵێ بەخۆی گوتووە ئەمن ئامێدیم، ئەمن سنەییم، باشە ئەردەلانیم. ئیتر ئەوها کە چۆتە ناو فارس پێیان گوتووە ها تو کوردی. بەڕاست باوەڕ بکە نەیزانیوە ئەو خۆی کووردە. زۆر بە درەنگ هەستی قەومی تێگەیشتون، قڕخۆمە کوردین. وشەی کوردستانیش ئێمە بەکاربان نێناوە، یەکەم جار سەرجوقی بەکارهێنا لە زاری فارسەوە. برانی ئاشووری هەر کەسێکی گلەیی دەکا ئێرە پێی گوتراوە کوردستان، وەڵڵاهی کاکە ئێمە ئەوەمان خەڵق نەکردووە، داوای لێبوردون دەکەین، بڕۆ بۆ مێژوو ناوەکەم بۆ بگۆڕە، هیچ مشکلم نییە. بەڵام تازە بوو بە کوردستان خەریتەی عوسمانی دێنی، نازانم چ دێنی، هەمووی کوردستان، مارکۆ پۆلۆ هەدەڵە کوردستان. والله کاکە خەتای من نەبوو. ئاخر کەس بە خەیاڵی من داهات بێ کە ئەتووی ئاشووری بمێنی و نەمێنی، وەڵای ئاخر کەس بووی. ئەمن خەریکی عەشیرەتی خۆم بووم. باشە ئیتر بەسە تەخەلوفی سەقافی، یعنی ماشەڵڵا ڕەجی داکوتاوە لە ناو هەموو دانیشتوەکانی کوردستان بە یەکسانی، کورد و عەرەب و مەسیحی و تورکمان هەمووی. ئەرە وەڵڵاهی داد و بێدانمە. ئەو هەستی پێچەوانە بوونە کە ئێستا ئێمە لە زالانی بۆ نمونە لەم دۆخە هەیە، ینی بۆ نمونە سەیرەکەی ئێران، پایتەختەکەی جمهوریەکی ئیسلامی، کۆمارێکی ئیسلامی، سەیرەکەی لە ڕۆژهەڵات کوردەکە بەرەو چاپەڕایە بۆ بەرەو پێچەوانەی ئەوە هەر بەخسەها دەنا لە ناو ماڵی خۆیان هەر
عشیرەکەم بەس هەز ناکەی جوڵانەوەی حتا جوڵانەوەی مەدەنیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بەراورد بە بەشەکانی ینی بەراورد بە باشوور لە پێشترە هەر لە پێشمانە یعنی ناکرێت ئەتو هەر بە خەیاڵی گوند یان ساب شاری هێمن بە بێدێتەوە دەڕێ کچە کوردیەکی نەشمیل و لەباری بەوەی نییە دەمێکە چوویە شاری ئەگەر دەتەوێت ئەو هابت پەرستم نەکە ئیلادەی لە دابی کوردەواری دەیوێت هەتا وەکو کەلان گوچکەی ئافرەتان و خرکاکە لە ناو شارەهان ناکرێت باش دەستێت دەبێتە مۆزەف دەبێتە سایق بەخۆ بێکتەنەکە قوماش ناکرێت دەبێت پێشکەوی ئەم هەستی پێچەوانە بوونە بۆ سەیران باشە بۆ لەورۆز باشە بەڵام وەڵاهی بۆ مامەستایەتی ناکرێت فەرمی نابێت وەنیە ئەم هەستی پێچەوانە بوونە کە ئێستا ئێمەی کورد بۆ نمونە بۆک باسمان کرد لە تاران وایە لە بەغا خێڵەکیە لێرە تۆزێ پێچەوانەی ئەوتە لە باکوور لەوێ سیرەکەی دژی غەرب دژی مارکسیزم و ئیسلامیزم لە هەمان شخص دیتوو من بەڵێ لە هەمان کات خۆی مسلمانێکی زۆر شافعی متعصب باشە باسی چینی کرێکاریشم بۆ دەکا و دەبێ ئێمە وەکو سۆڤێت و نازانم چی کوڕە بابەت نەزم چەند قۆناغت ماوە تا دەگەیە تۆزی تورک و ڕووس و ئەوانە ئەم هەستی پێچەوانە بوونە ینی بعدێکی مێژووی ینی ڕێگێکی مێژووی تری هەیە پێشتریش ینی لە ئەوروپا لە فەرەنسا ینی ئەم هەستی پێچەوانە بوونە هەر هەبووە دژی ینی پایتەخت دژی لە فەرەنسا کەمتر هەبووە بەڵێ لە ئەڵمانیا هەر زۆر دوای ئەوەنە ساڵ دوای 1000 ساڵ و ئێستاش باخسەکرد بۆ بکەم ئەمن بەداخە ئەڵمانیان نەدیتوە ساڵی 1970 ڤێنان دیت دوسێ هەفتە لە ڤێن نامامەوە ئەڵمانی بێژن ینی ئەوانیش نەتەوەیکی ئەڵمانە بەڵام منداڵ بوو دەم دەزانی مەوزوع چیە تەنیا یەکشت پێش 2-3 ساڵ وای پێش کۆڕۆنە بوو پاش کۆڕۆنە بوو خزمێکی خۆمان سەرێکی لە ئەڵمانیادا بە ئیشی شەریکەیەک چوو باش کوڕەکەم هەیە ئۆتیستە نازانم جەنابەت ئاگاداریانە بەڵێ هیوایەتی مەسەلە مۆسیقایە هیواتی ئەوەیە هیوایەتە چی هەیە مۆنیومنت و شتی شارەکانی جیهان کۆ دەکاتەوە زائیدەن ئاڵاکانیان مۆنومنت و ئاڵاکانە زۆری پێخۆشە جێیەکی تایبەتی هەیە لە ماڵە کەس ناوێرە دەستی کاتێ هەریەکە ئاڵای خۆشی لەگەڵە و هەم ناوی هەموو شارەکان دەزانن هەمووی هەبوو برج بیزا و نازانم چی و پەیکەری ئازادی لە نیویۆرک دەواازەی براندنبورجی نەبوو کە مۆنیمنتەکە لە بەرلین باشە شتێکی مەشهورە لە بەرلین دوسێ تاقن و وڵاغەچیانەوە عەرەبان و نازانم چی لەسەرە و نیشانەی بەرلینە ئەو کوڕە ڕسمەکی گرت ینی لە ڕاستانی کوڕی خۆش دەوێت خۆ بەخت نەچوە بەرلین ئیشەکەیان لە 2-3 شاری ئەڵمانیا بوو گوتی کاک محەممەد چوومە هەر شارێک کابیرەکەم دەکرد دەمگوت بێ زەحمەت ئەمە هەیە تیمسالێک شتێک دەگوت تۆڕە دەبووم من تێگەیشتم کە ناقسم بیستەوە یعنی ئەو شتێک کە من دام نابوو لە مێشکم چەسبانی تومەز ئێستاش ماوە گوتی هەتە لە بەبزانم گوتی لە هانۆڤەر بوو شیمالی ئەڵمانیا وابزانم ئەگەڵڵم نەبوو گوتی پیرێژنێک جنێویدا دەمەنە ئەڵمانی نازانێت بەس گوتی دەنجی بەرز کردەوە دەستی بە هاتوهاوار کرد گوتی هەڵاتم باوەڕ دەکەی ئەو مانای چییە پێچەوانە بوو ئەڵمانیا دەوڵەتەکە زۆر پێشکەوتە ڕزانسی بەڵام وەرە ئەو ژنە بۆ قیڕاندی بۆچی ئینسانێکی بێگانە دێ با بڵێن ئەتوو دوهۆچی ئەمنیش ڕسمی قەڵاتت پێشان دەدەم ئی هەولێر ئەتوو تووڕەبی ئەوە گریمان بە نمونە ئەوە چییە دەچێ پەرلەمانی کوردستان دەڵێ کوردستان هەرێمەکی دیمۆکراسی نەزانم چی وەرە ئەوە بۆ تووڕە بوو ئەوەی واقعی ژیان ئەمن ئەلەوە دەقۆمەوە 100,000 جار قانونم بۆ دانێ هەر بڵێ یەکسانین هەر بڵێ بنیەتی کوردیەکە ئەوە کەشفی دەکات ئەڵمانی شەماش لە هەڵسوکەوتێکی بچکۆلانە دەبێت ئەلێرە دەگیرێ ئەوە گەورەترین بەڵگەی هەستی نیشتیمان پەروەری لەگەڵ شارپەرستی یان شارپەروەری ئەوەی ئێمە هەیمانە تاوەکو ئێستا هەر شارپەروەری و شارپەرستیەکەیە ئەم قۆناغە گرنگانی کە بۆ نمونە کورد پێویستە پێیا تێ بپەڕێت ئایا بۆ تێپەڕاندنی ئەو
ئەو گرفتە کە گرفتی شارپەرستی و شارپەروەریە، ینی وەک باست کرد کە لە شتێکی بچووکەوە دەرەکەوێ. ئەوەی کە پێویستە ئێمە تێپەڕێنین ئەو ئەرکی ڕۆشنبیرەکانمانە، ئەرکی دامەزراوەی پەروەردەییە لە وڵاتە. ئەرکی ئەکادیمیای کوردیە خەریکە بۆی بمرم، هاوار دەکەم، ئەی هاوار دەمێ بچمەوێ شتێک بە شتێک بکەم. ئەکادیمیای کەس جواب نادات. ئەی ئەرکیان چیە؟ ئەوەیش من نییە، ئەم دەزانم فکرێک لە مێشکمدایە تۆیەک بچێنم بۆ پاشە ڕۆژ. جا ئەو ئەکادیمیای کوردیە، ینی ئەگەر بەراوردی بکەین بە ئێستا کە دەسەڵاتی خۆماڵیمان هەیە، ئێستا دەسەڵاتێکی فیدراڵیمان هەیە لە باشووری کوردستان، بەراورد بەو کاتانێک کە هیچمان نەبوو، بەراورد بەو کاتانێک کە ڕژێمی بەعس حکمیە وڵاتەیە کرد، هەست ناکەی زۆر جیاوازیە لە ئەرکی ئەو کات و ڕۆڵی ئەو کاتێ لەگەڵ ئێستا؟ کاک محەممەد شتێک هەیە، هەنێک میلەت هەیە تەنیا لە ڕقی ڕقانی یەکتر دەگرن. ئەو ئەمن بە میلەت حساب ناکەم. ئەگەر سەدام هات هەمووی چیما باران کردین، ئیدی ئەمە بۆ 2-3 ساڵ یەکگرتوو بووین و شەڕەکی باشمان کرد، وەسێر نییە. کە داعش هاو کە داعش هات هەموو بەگەژی داچوینەوە و دوژمنێکی هاوەش پەیدا بوو کە دەویست وجود نەهێڵێ. ئەدەمای زۆر دەبینە پیاو، بەڵام پیاو کەنجین تاقی دەکرێتەوە. سەکابراایکی فەقیر دەبینێت لە جادە دەڕێی چەند فەقیرە، ڕاستە پارەی بدەیە با دەستی ببێتەوە، ئەو دەمای تاقی دەکەمەوە. ئایا بەڕاستی پیاوە؟ ئەو پیاوە بە ئەدەبە و زمان پارێز و ئاشتی خوازەیان تاق دەگۆڕێ دەبێتە عنتەر. میلەتی کوردی شەماشت هاتا دوژمنێکی دەرەچیت هەیە ئەتو زۆر مەزبوطی، بەڵام ئەوە ناکە هیچ کەنجین ئازاد بووی بەرەوێت ئەوە دەمای دەتبینم بزانە چ دەکەیت کوردایەتی چی وەز لە ڕقی قام ئێستا هەرکەس بۆخۆی. ئەمە لە ئاستە گشتیەکە، ینی لە ئاستە گشتیەکە ئەم دەردە ئەزانی، بەڵام بۆ نمونە لە دامەزراوەیەکی باڵای وەکو ئەکادیمیای کوردی ئەم گرفتە باش وەزارەتی خۆم لە وەزارەتی ڕۆشنبیریم، یعنی وەزارەتی ڕۆشنبیری با بڵێن هەتا 2002 یعنی ها بەڕەحمەت بێ کاکفەلەکە دین کاکەی چەندین کەسایەتی هەبوو هەست دەکرد شتێک هەیە سەدام نەما ئەوەش نەما بوو بە پرۆژەی توزانم مێرە جانات و نازانم چی و پارە سەرف بکە و فلان تەکریم کە و هەموو کۆمەڵە ڕۆشنبیریان دروست کرد، هەر کەسە لە جێی خۆی داهێنان و ئەخسانە و ئەویش نەما، هەموو ئیفلاسی کرد، قسەیان پێ نەما هەرچی گوتیان دەرچووانە وانە لە بەفر دروست کرابوو بوو کە بەفری نەبوو توایە و ئێستا ئەوی دەستی کەوت و لاقی لەسەر لاقاندان ئەو بای یەک حەز ناکەم یەک کەس هەیە پرۆژەیەکی نوێی پێ بێت. هەمیشە وێناکردنی دراوسێ وەکو دوژمن ئەجا ئەوە لە پێش شۆڕشی فەڕەنسیش، ینی وێناکردنی دراوسێ و ئەڵمانەکان وێناکردنی دراوسێ وەکو دوژمن. ئێستاش ینی ئێمە هەر لەو دۆخە سوڕێنەوە هەر ئەو بیانگەماوە چکە خەتەربان لەسەرە بەڵێ سێ دوژمنێت هەیە ئەگەر نەمان ئەو دەمای دەبینم ئەستا ئەگە بڵێن کاکە لە فەرزی مستحیل بڵێن کاکە تورکیان نەما سەحربازەکات و بزری کرد و ئێران و عێراق ئەها بڵێ لە جەزیرەیەکی بەس خۆمان دەزانین چ بەیەکتر دەکەین ئەمن دەبینم بە چاوی خۆ. ئەمە هەر ئەم نمونەیە بۆ عەرەبی عێراقیش عەرەبی عێراقی هەمووی ئەڵێ شەڕێکی شیعە هەرزارە شیعە سنە باوەڕ بکە شار چەتی لە عێراق زۆر کەم بۆتەوە لەوەتی بەغدا دروست کراوە لە مێژووی عێراق زمانی سۆمەری فول دەوڵەتی شاری سۆمەری شار چەتی بوو ئیسن دژی لارسا دژی ئۆما دژی نازانم کوێ وردە هەتا بابل سەر دەردەکات دەبێت تا پایتەخت لەوە گەڕێ کە بەغدا دروست دەکرێت پاش 10,000 ساڵە تینی شارچەتی لە عێراق تۆزە کەم دەبێتەوە چووکە بتەوێنێتەوە شاری هەرە گەورە و گرنگ لە عێراق بەغدا منافسی نییە. بەڵام مەسەڵەن بگەڕێەوە سەر مێژووی عێراق دەزانی ئەو منافسەی بینی باسرا و کوفە
يعني دوژمنی بابا کوشتە یەکتر بوو بەغدە و بەسرە و بەسرا و کوفە کوفە. ئەو دوو مەڵبەندە عەرەبیەک عەرەب دروستیان کرد یەکەم جاری کە هاتن يعني دەچێەوە سەر مەسەر مەسائلی شەرعی و ئەدەبی و ئەوانە هەموو دەبێت مەدارس الكوفة مدارس البصرة فلان فقيه مسلمان لبصرة واي قلت بنزا فقيه الكوفة بيدا دبو نخروانيا إيمان راست لزمان أو شتا به فتح به نخر دبي ظلم به لزاني أوها سندين سدا أوها روشتون بيلواش ورا ناوتي فراتي أوسط أجر أو كي فايق شيخ علي تماشا كان بوردي بابي نزفيا داش كربلاية باسي مالي خوان دك دي قد تسمى كن خال وانا كانم تعليقات لسر نزف دهاتهم مالي بابم تعليقات لسر كربلاء لو وينه گیری کرده أبو همان درد هولير سليمانيا كي ها هولير سليمانيا دهوك زاخويا كلار وكفرية راني قلازي ده تخو أسا فرقي لازيغ راني قلازي يعني لهموي بقريب بموتشيش أها بقريب أما لباشور برو شونك يعني برو رجلاتشي برو باكور ديار باكور مع دي هر خوارز يعني ما نتشو ما بجيمو بلام لا قلب ما لاني كم أبيستي أبي يعني أخواني توشي برشاوك مثلا بيستو ما بيني بوكانو مع بعض أو بيستوا سنة وسقز شو زانم شو دردا كردا وقرفتك أويد كلام باسي ذكي بو باسي كردكي بكرة زاقيا كيتو كاكنا خوشي ده بعلاجي كام يعني كابراك سرطاني هبه أجاني لما ديسمبر ناوي أو نخوشي مينا جوي شيطان كربه قالوا ده باز بكرة ده درس بكرة ده علاج بكرة أو إنساني واقعي أو إنساني كبير خوشة تشابوشي لراسي بكات لسر نوسينوي ميجو يعني إما أويك هيمانة لنوسينوي ميجوا شتيك معن هبوا بناوي أويك إما ميجو ما نوسيبيتوا شرف خاني بدلي سيو هذا وانده باشوي أو دو إنساني محترم مثلا أمين زكي باق دو نفر لسر أو ميجوان كمال مظهريش يعني أمناتو بس أوانا بلا تو أم هولا نابيني استوى لي هاتوا الدكتوراه لصار أول ورد جيري ك كوركاك حيسي بونا كرت نظام بونا كرت هم دنيا كرد كرت ساساني بو كرت بقى يعني بكيف يخوان بناودا كونو كس محاسبان ناكا بعكس ودرن بخوا بياوا ورتو دروب وغنزي خوت هالبستي بالضبط وكو عربي جنالن اشوري هم عربون بابلي هم عربون ها همان ايما عقليتي عربي دوباره دكينو اقام لخونيا كاتي مدرسه انجليزي مدرسه اوروباي وشنيه اقرنا او اصلا كله بلغيك يبه فلان كاس اينشتاين المان بوكاكا جولك يجي الماني بو امريكا ناتبله نا والله امريكي هر كوري خومانا ناكاكا جولك الماني بو فريق عقلتك الليله ده زوجة قانون جلو برجك كاك او جلو برجك فلان لاتات فلان قماش يعني نسي تزانم او شانا ناكن او درو انا هم يخومانا وهم قطراي خومانا درو هي اللي جرانا ولا ميجوا اي شلون او عند زوره قالك زوره بلام افري بو كسي كشفيكا يكك لا انسانك محبوبه لله من زور بلام فشكر بو نيتو اني بفشناكا زينوفون بل خوي خينوفون يعني اكس زينوفون خيبو باصر او بياوا ما شاء الله فشكر زور ميلي هو بوشتي اخلاقي بلان كذا قشت خوي بوخي خينا يعني شاي مملكة الشرقي أوسط بو كاكم كتشي خوي نايب عريفش نبو باردكي جنزك بو فقير لقوماو كابرايا خلشي بويوتيا شاري ثيبس لشمالي أوا كرقايتشان هابو لقال خلشي أثينا أو كلا فقير أزيش بيسا قلتي أوا شرك هي داتين لقال فلان شازادي فارس معاشا باش تدا تبي باش مدو في السدس دكي داس كوتك شتاك خو بخت لقال وانشو خو بخت ميوان بو يعني تشون بلام كراتي سليماني لقال جماعتك 1200 هاوليري بتسنا شاري فلسطين
تێدەگەی برام لەو سەری میێواندارەکەی خۆی کە بە میێوانی هێنابووی کوژرا بە تاقی تەنیا مایەوە لەنا ئەو هەولێریانە ینی وای تەسەوڕ کرد کە ئەفینی بوو قووەتەکەی کە لەگەڵی ئەوانە میێوانیان بوو بۆیۆتی بوون پرۆکسینۆس برادەرەکەی بوو پرۆکسینۆس جەنەرال پرۆکسینۆس کوژرا خۆی ئەوەندە بۆیۆتیە مایەوە ئیدی وەرە بزانە دەڵێتی یەکە کات بە لەهجەی بۆیۆتی قسەی کرد ڕاگوتی مەحشار بێ ناکەی ئەتوو دەبێ وەکو کەربارت کەین ئەو چۆن بە بەشەقانیان نەدا هەموو هاتن لە من پاڕانەوە ببن بە سەرۆکیان بەڵام دوایە بوردە قسان دەجێڕێتەوە دەڵێ ئیدی کە چوومەوە سەر عەرەبایڕەکانی پشتەوە کردیانە مەسئولگاڕان خۆی کەشف دەکا دەمە بستم زۆر کەس هەیە دەڵێ مێژوو درۆی تێدایە بەڵێ درۆی تێدایە بەڵام عەرەب دەڵێ مەتەعبڕ کەشف دەبێ پاشایەکان هاتوون بە کەیف و خۆیان نووسیانە ئێمە نووسەر هەبوو نووسەری دەربار بوو ینی خەڵکێکە بۆ دەربار بۆ نووسیە بەڵام ئەدی بۆ پاشایە بەسەر پاش 2 ساڵ ئێدام کرا لێخرا یەکەچی دیکە هات بەزاندی کەشف دەبێت بۆیە مێژوو لە لای من زۆر ڕۆنە لە لای من زۆر ڕۆنە بەس ئەوەی هەر خۆی مەیلی هەبێ تەحەیوزکە بۆ قەومی خۆی بڵێ خەڵی من زۆر عەزیم بووم بەڵام خۆ بەخت نازانم خوا لێ تێکداین ئاخر ناخۆن بۆ دۆڕایەدی ئەو ئەزمونانەی کە هەن باسمان کرد کە کورد ئەتوانێت سوود لە ئەزمموی ئەو نەتەوانە وەربگرێ لەوە وەستاین کە بۆ نمونە کورد سوود لە ئەزمموی وڵاتانی دیکە ینی نەتەوەکانی دیکە وەربگرێ بەڵام وەکو بەرپرسیارەتی تۆ ئەو دامەزراوە فەرهەنگیانە ئەو دامەزراوە کۆمەڵایەتیانەی کە لە هەر وڵاتێکە لە هەر نەتەوەیەکە هەیە بۆنە تۆ باسی ینی لە قۆناغەکانە باسی ئەوە کرد کە ئەکادیمیای کوردی ینی یان وەزارەتی ڕۆشنبیان بۆ نمونە سیستمی پەروەردە لە وڵات سیستمی پەروەردەی ئێمە بە جۆرێکە ئێمە پەروەردەکردنمان لەسەر ئەساسی یان لەسەر بنەمای دروستکردنی غرورە یان لەسەر بنەمای ئەوەیە دەست لەسەر برینەکان دانێ وەڵاهی من یەکشت دەزانم یعنی ئەمن چوومە زانکۆ لە مامۆستا بەوە بگرێ هەتا دەگاتە زۆربەی تەلەبەکان زۆربەی مامۆستاکان زۆربەی تەلەبەکان بەشەکی مامۆستایەکان نابێ پێی بگوترێ مامۆستا بەشەکی کەم و باشەکی زۆری تەلەبەکان یعنی نازان چۆن گەیشتوونەوێت چۆن شەهادایان دەدرێتێ و ئێستا خەبەرم پێگەیشتەوە با بڵێن ئەم 2010 تەخەڕوجم کرد ئێستا خەبەر هاتووە کە ئیشەکە زۆر خەراتر بووە با نمونێکت بۆ بێنمەوە خۆم لە بینی 2013 هەتا 2010 لە زانکۆیەک بووم باشە ساڵی یەکەم و دووەم ئاگادار بووم سەرۆکی یەکەتی قوتابیان دەچۆ ژووری ئیمتیحانات و نازانچی دەیگوت فلان و فلان و فلان نازیحکەم ئۆکەی 20 نەفەر 30 نەفەر ئەو خۆم شاید حاڵم لە ساڵی سێم و چوارەمدا جێبگرە لە ساڵی سێم و چوارەمدا کابرا دەچۆ ئەوە دەیگوت فلان یەکەمە دەرەجەی کەمکەنەوە فلامان بۆ بکەنە یەکەم یعنی جاران دەگوت دەرەجەی فلان و فلان بەرزکەنەوە تا نازیح بن وانە نا ئیشەکە تەتەوری کرد خۆم پێڕاگەیشتم کە بچنە ژوورێ بڵێن فلان بشچێنن نامانەوە یەکەم بێ Do you get it? ئەوە بەوەندە ڕاگەیشتم ئێستا ئێستا خۆشتر بووە وەزاکە ئێستا بزانم هەر مامۆستا ناوێری قسام کە هەر ناوێت چاو لە چاوی تەلەبە بدات شتی سەیرن دەدیت تەلەبە لاقی لەسەر مێز دادانا لەڵقی مامۆستا حەدیشی نەبوو قسام کە ئەمە هەر دیس ینی بۆ نمونە ئێمە جاران وەزارەتی پەروەردە و فێرکردن هەبوو دوایی کردیانە وەزارەتی پەروەردە نە فێرکردن ماوە نە پەروەردەکەش وەڵی نازانم بەس ئەمن ئەنجامەکان دەبینم ئەم نازانم منهەجەکانی خوێندن چۆنە هەندێک شتم دیتووە لە با بڵێن لە ماتماتیک لە زمانی کوردی مەساتە بەسیترین نمونە ئاسانترین نمونە کاکە زمان شتێکی سەماعیە باشە باسی قەواعیدم بۆ مەکە زمانی عەرەبی
تەلەبەی ئێستا قەواعیدی عەربی دەرخ کردووە بەڵام وەرە بی بەناو عەربان دوو قسەی پێ ناکرێت بی بەناو ئینگلیز دوو قسەی پێ ناکرێت بەڵام لە من زیاتر قەواعید دەزانێ مەفعول ئەو هایە فاعیل ئەو هایە ئەو فەتحەیە ئیکرە دەچێت ئەتو نازانی قسام بکەی ماڵخەرە نازانی قسام بکەی جملەیەک بگەی دڵیان بەوە خۆشە بۆ شتەکانی دیکەش یعنی کۆمپیوتەرم بۆ دەردەچێنن کە خەریکە بڵێم بێ ئەوەی ئەتوو کلیلەکان ئەوالێ بکەیت تک 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 خۆ هیچ پێ ناکرێ هیچ پێ ناکرێ دەرخی کردو هاتووە و دووبارەی دەکاتەوە نووسینەوە مامۆستا نووسینەوەی مێژوو ینی باسی نووسینەوەی مێژوومان کرد ینی ئەگەر بۆ نمونە ئەو نووسینەوەی ئەگەر ڕۆڵی هەبوایە لە بنادنیانی کۆمەلگا ینی مادام ئێمە لە قۆناغێکی زۆر درەنگەوە ینی ئەوەی هەبوو لە شەرفخانی بەدلیسی و دواتریش هەوڵەکانی دیکە ینی ئەکرێ ئەمە ببێتە هۆکارێ بۆی کە ئێمە گەشتی لەم دۆخاین ینی درەنگ دەستمان پێ کردو لە هەموو بوارەکان شتێک هەیە دەربارەی میلەتی کورد دەبێ بیزانین دەبێت ڕای پێ بکەین بەڵێ ناوی کورد یەکەم جار 2300 پێشزاین دێت بەڵام ئەوەن ئەو کوردەی ئێستا نەبوو وەگەر ئەو کوردەی ئێستاش بوو بێ ئەتوو سفری لەوێ ڕۆژێ و هاتا دەگاتە سەردەمی شەرەفخان ئەتوو میدیان مەسەن دەڵێن کووردە ئەم باوەڕم بەوە نییە باشێکە لە موکەوەیناتی کورد وەکو دەیان عەشائیری دیکە و دەوڵەتی دیکە کە هاتن یەک پیتیان بەجێنێشت یەک پیت هەر گوێیان نەداوەتە نووسین مێژۆکەی تۆمار نەکرد هیچی هەر گوێی لەداوەتی قەڵاتێکی دروست کردووە بۆ ئەوەی ژنم منداڵەکانی لەوێ بشارێتەوە یعنی ئەوە لە سەردەمی سەفەوی پاشەزاران ساڵ لە میدیا لە سەردەمی سەفەوی عەشرەتی برادۆست و عەشرەتی موکریان ئەویان دووبارە کردەوە هەمان ئەزموون ئیسماعیلی شاه عەباس سەفەوی منتقەی ورمەی تەسلیمی ئەوە کرد عەشرەتی برادۆست ئێرم بۆ پارێزن ئەو شەڕی ئۆزبەچی دەکرد شەڕی ئۆسمانیەکانی دەکرد مەشغوڵ بوو من عەشرەتی موکریانیش دەمە هەندە زەڕاعی نەبوون جاری عەشایر بوون هەتا مەراغا شاری مەراغا کرد لە قوڵایی ئێرانە ئەوەندەی تەسلیم کرد ئەوانە چیان کرد ئەو دوو عەشیرەتە یەکیان قەڵای دمدمی دروست کرد تاوان زۆری پێوە دەنێن قەڵای دمدم دەوڵەتە چی وا بوو کاکە باسی مەسیف و قەڵات چوارانت بۆ بکەم ئەو قەڵاتانە بوون باشە قەڵای لەیلانیش لەکرد مەراغا عینەن شت ژن و منداڵیان لە قەڵاتێک بۆ خۆشیان دەچوونە شاری مغامەڕاتی خۆیان دەکرد بەداخ ئایا میدیا چۆن بووە یعنی ئێستا بەڵێ هەندێک قەڵات دۆزراوەتە بەڵێ یەک دوو قەڵاتیان دروست کرد بەڵام یەک گویان نەدا کاغەزێک بنووسن لەسەر بەردێک بنووسن چ دەوڵەتێک بوو ئەوە ئەگەر بڵێن کووردە بەڵێ دوای هاتن ناو کوردستان و توانەوە لەگەڵ نەتەوەی خووری کە لەوان قەدیمتر بوون ئەجا کرمانج هات مەدی کرمانجی هات تێکەڵایەکی گەلک زۆرە مێژووەکەمان وەدەزان کورد بەس میدیایە وانی من سوپاس دەکەم لە زنجیرەکانی داهاتوو درێژە بە باسەکەمانە دێن و لەسەر تەوەرەکانی دیکەش گفتوگۆکەین مامۆستا محەممەد مەسعود محەممەد سپاس لەگەڵمان بووی بەڵێ خۆشەویستانی ڕوودا و پۆدکاستی ئەمڕۆمان پۆدکاستی زار و نەتەوە پێشکەشتان کرا تاوەکو وەڵقەی داهاتوو پێکەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ